لە دیمەنێکی دەگمەندا لە هەولێر کۆڵانێک هەیە کە 19 خانووی سپی لە هاوشێوەی لەخۆ دەگرێت. خانووەکان لەسەر ئەرکی خاوەنەکانیان دروستکراون و هەمویان خزم و کەسی یەکترن. ئەم دیزاینە ناوازەیە لە کاتێکدا جوانێکی تایبەتی بە گەڕەکەکە بەخشیوە، زۆرجار میوانەکان تووشی سەر لێ شێوان دەکات و بەهەڵا لە دەرگای دراوسەکانیان دەدەن. دانیشتوانی گەڕک بە وردەکاری بچووک و وەک شێوازی دانانی گڵۆپ و کەلوپەلی ماڵەکانیان دایان ناسنەوە. ئەم یەکگرتوویە بۆتە هۆی بەرزبوونەوەی نرخی خانووەکانی ئەو گەڕەکە بە شێوەیەک پێشتر 7,000 دلار بوو، بەڵام ئێستا 10,000 دلار زیاتر بەرز بۆتەوە. خانووەکە جگە لە دیزاینە سەرنجڕاکێشەکانیان یەکگرتووی و هاوکاری و پتەوی خزمەتیش دەگێڕێتەوە، چونکە خانووەکانیان و شۆستە و شەقامەکانیان لەسەر ئەرکی خۆیان و بە هاوکاری یەکتر دروست کردووە.